دەستان خۆش بێ سەرەتایە وەکو مامۆستایانی وانەبێژی پەروەردەی سەی سادق ئەوە ئەمڕۆ بۆ هەفتەی دووەمە سەرەتای هەفتەی دووەمە کە بەردەوامی لە بایکۆتی ئەوڵەکانی خوێندن داواکاری سەرەکی ئێمە دامەزراندنە و ئەلەلاقەڵ ئەگەر دامەزراندن نییە ئێمە پێمان وا بوو کە وەزیری دارایی وەزیری پەروەردە لەگەڵ ڕاو بڕیاری خۆیان نابوونایە و ڕێنمایی ژمارە 14 وەزیری دارایی کە لە کاتی خۆیان لەگەڵ مامۆستای میلاکە موچەکانی بە ئێمە بدایە بەڵام ئەوە موچەی مانگی 4 و 5 و 6 پارمان تا ئێستا وەرنەگرتووە و دیار نییە موچەی مانگ یەکیش بەکوێگە. بەردۆخی مامۆستایانی وانەبێژ لە ئێستا هیچ باش نییە. لەبەرەوەی ئەم پێشووتریش پاری مانگی 12شیان پێنەوە بن پاری مانگی ئێستا بەهۆی ئەو بایکۆت و خۆپیشاندانم پاری مانگی 12یان پێدان بەڵام هێشتا مانگی یەکیان پێنیاوین کە مامۆستای میلاکی هەموو فەرمانبەران حساب بکە مانگی یەکیان وەرگرتووە بە ئێمە نەدراوە ئێستا وا حساب بکە لە مانگی دووشای وا خەریک مانگی دووش کۆتاییەت. ئێمە داواکاری سەرەکی ئێمەوەی داوا لە وەزیری پەروەردەکەین لە دەسەڵاتدارانی حکوومەتەکەین کە بێت بەدەنگ داواکەمانەوە یابمان کەنە گرێبەز یابمان کەنە هەمیشەیی چونکە ئەو وعد و بەڵێنانی ئەوان ئەیدەن لە یەک مانگ زیاتر خۆی نابینیتەوە ینی وعد و بەڵێنەکان نابرێتە سەر بۆیە تاکە چارەسەری ئێمە ئەوەیە یا بکرێنە گرێبەز یا بکرێنە هەمیشەیی.